کاندید نظام کتبی شوان بویا آن پروپاگاندا نوسات کن که افعال بجاتنا هل بجاتنن پارێزگەهانە هەل بژاتنن ئەون وان پروپاگەندا ناو خەڵکی دەکەن. بەڵێ تاکو ئێستا زۆر هێمنانە دەڕواتن و ئێمە شەو ڕۆژ من حەزەکەم لە ڕێگەی کەناڵەکەتانەوە زۆر سپاسی ڕێخستنەکانی یەکیتی دەکەم هەموو کەسێک شەو ڕۆژمان کردو یەک بۆ سەرخستنی لیستی یەکیتی ژمارە 162 و بەندە کە لە کاندیدە ژمارە 14 دەزانم هەمومان ماندوین ئەرکمان کێشاگە و وا بەردەوامین بەڵام من وەکو بەبووچوونی خۆم ئێستا کە دەبینین بۆ کاتی کاندید باری قورسە بۆی چەند هۆکارێکی قەیرانی سیاسیە و قەیرانی داراییە بەڵام ئێمە هەوڵ دەدەین بە خەڵک دەڵێن ئێمە دەبینە کاندید دەبنە نوێنەری ئێوە بۆ پەرلەمانی عێراق ئێمە دەبنە نوێنەری ئێوە بۆی بتوانین بەرگری لە خاکی کوردستان بکەین بۆی بتوانین ئەو بجێ من حەز دەکەم کاتێک کاندیدانی کورد یەکیتی لەگەل یەک بە یەک لیست بە یەک دەنگ لەوێ پشتگیری بکەن لە دژی ئەوەی کە حکوومەت ئەگەر هات و شتێکی کرد لیان قبول نەکەن حکوومەتی عێراق چونکە ئێمە دەزانین ئەگەر لێرە ڕووداوێک ڕوویدا هەموو خەڵک هەژار تووشی ئەو ڕووداوە دەبێتن نە کەسیانە یەکبێجی بەرپرسەوە بێتن پێویستە ئێمە کە دەبێن بە نوێنەری خەڵک کاتی وتن نوێنەر خەڵک ئێمە هەل لە بژێرێن نەک حیزب ئێمە لە بژێرێتن ئەجا هەر کەسێ بە شێوەیەک متمانەی خۆی هەلەگرێت لە خەڵکەوە یان دەبینین خەڵکانێک هەیە ئەگەر بەڵێنێکی دا بڵێت پرۆژێکی ئاوا دەینم بم باوەڕ ناکەمەوە ڕاست بێتن خۆم یەک لەوانم بە خەڵکم وتو ئەگەر پێتان بڵێن فلان ئیشتان بۆ دەکەم فلان پرۆژەتان بۆ دێنم ڕاست ناکەم بەڵام من بەڵێنێکم دابوو حەز دەکەم لە ڕێگەی کەنالە پیرۆزەکەتانەوە بڵێم بەڵێنی من ئەوە بوو بەردەوام دەبم ئەگەر هاتوو چۆن بۆ پەرلەمانی عێراق 15 لە سەد موچەکەی من بۆ ئەو نەخۆشانەی پێویستیان بەدا و دەرمان هەیە بەبێ جیاوازی ئاین و نەتەوە حیزب برادرانی مەسیحی بێ برادرانی ئێزدی بێتن مسلمان بێ هەر دینێک بێتن لە کوردستان بێ لە عێراق بێ پێویستی بەدا و دەرمان بێتن بەڵێن بێ ئەو 15 سەدە من کاریان بۆ بکەم هەروە وەکو حیزب هەروەکو نەتەوە چونکە مرۆڤن مرۆڤش کاتی پێویستی بە شتێ دەبێتن جارێتیش پێتم وت خەڵک هەیە دەتوانێت خواردنی نەخۆ بەڵام خەڵکانی نەخۆش پێویستە دەرمانەکە بخۆن ئەگەر پارەش قەرز بکەن دەبێت دەرمانەکە بکڕن بخۆن بەڵام وەکەوە نییە کە تۆ پێویستە بە خواردنێکە دەخۆیان ناخۆی بەڵام دەرمان پێویستە بوو هەموو نەخۆشێک کە زووترین کات چارسەوەگری هەمومانش خوددان ئایلێن و مناڵین مناڵمان هەیە لەوانەیە بەیانی تووشی مووقفێکی ئاوا بێن پێویستمە بە دەرمانێک بێتن دەبێت ئێمە لەوێ کار بکەین بۆ ئەوەی دەرمانەکان بە زووترین کار بگەشتە کوردستان من هذا بسیاره بکەم ینی حصة کوردستان یا دەرمانە gelek kêşelê lê diriz bi nagehî Herêma Kurdistanê. Ev nava girtî ku bisporên yên ew ta xullênekî ya xudan Parlemana Iraqê de ku fişarê bêxîte ser hikûmeta Iraqê bû vê çendê. Bêguman min pêşî gotim hez dekem ewanê ke diçin bo Parleman girig neya serkewtwana kar bikatin kar bika li serwê ew dermanana bi zûtirîn kat bigeşte Kurdistan kar bika li ser ewanê ew kesanê pêwîstiyan bi da û dermanaya zûtirîn kat bigeşte destiyan kar bika li ser ewanê کە لە بینین ئەمڕۆ لە نەخۆشخانەکان پێویستیان بە کارمەند هەیە پێویستیان بە ئامێری پزیشکی هەیە لە حکوومەت عێراق بەترین کات بگەێنە کوردستان. دکتۆر دیری بانگە شار بژێتنەوەنا تو سلکێ ساخلەمیێدا شارەزایەک هەی تو چەند vê سیستەمی نوکەیە ڕازیە ساخلەمیە هەرێمێ بێگومان من حەز دەکەم ئێستا هەموو شارۆچکەیەک قەزاکان نەحیە بۆ نمونە نەحیەکی وەکو کەلەکچی قەزایەکی وەکو بەردەڕەش لە ڕوویە لە شوێنەکانی ئاکرێ چڕا قەسرۆک ئەمانە تاکو کەلەک و بشریان چەند نەخۆشخانەیەکی گەورە هەبێ بۆ ئەوەی ئەو نەخۆشانە کاتێ پێویستیان بە چارەسەرێک دەبێتن زووترین کات بگەشتە شوێنی مەبەست لەوانەیە ئەو نەخۆشە حالەتێکی وا ئیمرجنسی بۆ دروست بێتن تا بگەشتە دۆک بێت هۆی کۆچی دواییکردنی ئەوەش بەڕاستی کارە سادە تەنها لەسەر خەڵکەکە دەچکێتەوە ئەگەر ئێستا بۆ نمونە بڵێن کەلەکی زیاتر لە 50,000 نفوسە 50,000 کەسە ئەگەر بێت و نەخۆشخانەیەکی گەورەی هەبێتن تەنها دوو بنکەی تەندروستی هەیە دوو بکەی تەندروستیە بەڵام ئەگەر نەخۆشخانەیەکی گەورە بێ بۆ نمونە بۆ چارەسەر وەرگرتنی یان دکتۆرەکانی پسپۆر بێ یانش ئەگەر نەشەرگەریەک بکرێتن حالەتێکی نەخوازرا و ڕوو بداتن بڕوا بکە سەردانی یەکەمیان بۆ دۆک دەبێتن ئەو کەسەش کە وا دەبێتن نساغی کەوێتە مال من زۆر جانمونەم هەیە کەسانی هەژارەیە لە مانگێ 4 جار 5 جار لەبێ بێت بۆ دۆک چارەسەر وەرگێت لەگە دکتۆر بێت ئەگەر نەخۆشخانەیەکی ئەوە گەورە لەو دەفەرا بێتن دڵنیام ئەو هەژارانە کەمتر سەرۆ دەکەنەوەکەوەی ئێستاکە دەبینین. دکتۆر بانگەشتە فەیسبووکێتە بینم gelek kesên xudan pêdiviyen taybet û ew
بانگەشێ بوتەتکەن و ئەوە دەکەن ئەوە چ بووە ئەگەر و سەهامی و هەشتا بکەن بەڵێ ئەمن پێشی بچم بۆ دەرەوەی وڵات لە ڕێکخراوێکی مافی مرۆڤ کارم دەکرد سەرپەرشتیاری بەستنی موچە بۆ ئەوانەی کەڕ و لال و کۆر و شێت و منغۆلی پەکەوتوان کەمەندامان کارم لەسەرەوە بوو هەرکەم ئەندامی پێویستی بە موچەیەک هەیە ئێمە کارمان دەکرد کارەکانمان بۆیان ئاسان دەکرد چونکە کەسانێک هەیە لە کەلەکچی لە کەلک لە بەردەڕەش پاریان نییە پێبێن ئیشەکە چۆن دەڕواتن من لە کەلەکچی ئۆفیسێکمە بوو لە دۆکشی ئۆفیسێکمە بوو ئەو کارە نەمان دەکرد بە زووترین کات خەڵکەکە بن بە خاوەنی موچەیەکی 150,000 لێرەدا من شتێکی زۆر جوانم دیت لەم ماوەیەدا پەکەوتویە چووە لای وێنەکەی من نووسیبتی کاتێ ئێمە پێویستمان دکتۆر محەممەدە بوو هاوکاریمانی کرد و دەستمانی گرت ئەمرۆ کاک دکتۆر محەممەد پێویستی بێمە پێویستە دەنگی پێ بدەین یعنی ئەوە شتێکی زۆر جوان بووە لە تۆڕی کۆمەڵایەتی دەنگی داوە ئەو پەکەوتووە چوتە لای تەسیرەکە بڕواابکارە ئاگامیش لێ نەبوو کاتی دیتمیش گوتیان تۆ دکتۆر محەممەد دەناسی وتوەڵاهی دەناسم بەس نەئوندە لەبەرەوەی من کاتێک کارم پێبی کردی دواتر سەفری کرد بۆ دەرەوەی وڵات گوتی ئەگەر بڕوا بکە ئامەیە سەیرمی کرد گوتی وڵی تۆم نەدیتووە لە نزیکەوە نەناسی بیایە شتێکی زۆر جوان بوو ئەو کاتێکە من لە پرۆسەی بەستنی موچە بووم زیاتر نزیکەی بۆ 2000 کەس بەستنی موچەم کرد بەبێ جیاوازی ئاین و نەتەوە حیزب ئەو با برادرانش ئامادەن و دەبێن لە کەناڵەکەتانەوە تاکو ئێستاش یەک کەسێکم نەگەڕاندوتەوە بڵێم ئایدیای جیاوازە پێ بڵێم ئەتۆ لە لایەنێکی تری یەکێتینیتە تۆ بۆ نمونە لە ئاینێکی تری چونکە ئەمە ئەخلاقی یەکێتی نیشتیمانی کوردستانە وای ئەمەی پەروەردە کردووە خزمەتی خەڵک بکەین دڵنیاتی دەکەمەوە لە ڕێگە ئەم کەناڵە با هەر کەسێکیش ئەگە دنیایەک گوتی دکتۆر محەممەد بۆم کارەکەی نەکردووە بابێت لە ڕێگەی کەنالی بادناساتەوە شکاتم لێ بکاتن بێ جیاوازی ئاینەتەوە حیزب برادرانی ئێزدی و مەسیحیش ئاگدارن هەمیان ئاگدارن و سپاس بۆ خداوەش بیانەوەیەک هۆکارێک خەڵک زۆرتر پشگیریمیان کرد کە ئێستا من دەچۆم مال گەلێک کە زەبێنم مناڵێکی پاکەوتویان هەیە دەڵێ دکتۆر توویتە هۆکاریان مناڵەت کە موچەر بووی بەسووە لەوانەیە ئەو کەسە بخۆی چابوو وایە بەڵام نەیدەزانێت شوێنەکە لەکوێ دایرەکە لەکوێ ئەو موچەیەش با خەڵک بزانێتن پەرلەمانی پەرلەمانی کوردستان بڕیا لەسەردا بوو ئەو پاکەوتوانە کە پێویستیان بە موچەیە بە پێی لەژنەی پزیشکی کارەکان بۆ دەکرێتن ئێمە کارێکی نایاساییمان نەکرد خەڵک بڵێت دکتۆر محەممەد کار ناسایەکانی کرد بە ڕێگەی یاساوە بەڵام چۆن ئەو نەخۆشانەی کە لە بەردەڕەشەوە دەهاتن ئێمە دەست دەمانگرت ئیشەکانمان بۆیان دەکرد بۆ ئەوەی حتا ئیشەکانی تەواو دەبوو دەگەڕایەوە دکتور بەرهێنگی ناوخەڵکی دابووە و چ پلا پۆست ناو نەبتنە ڕێکڕێکڕایەکی شێ خزمەتە خەڵکی بکات دکتۆری ئاڤەکریە بۆیەکی کودا ئەو هەل بژیت و سبای بچیت خول خەڵکی بەشێت ئاژی سوێ سوزەدەیە خەڵکی و هەر ئەو دکتۆر محەممەد بیاوێتە بەرهێنگی خزمەتە خەڵکی کرد بەڵێ من بە تۆم دەرکەوی و نادەرکەوی هەر بەڵێ من بە تۆم زۆر جار ئێستا لە ماوەیە سەردانی خەڵک دەکەین دەڵێ دکتۆر گیان تۆ پازە لەسەر موچەکەت تەرخان کردووە ئەی من بێ لایەنم من بڕیانە داودەن کە بدەم بە یەکیتی بدەمەت و پێ دەڵێن بە شاهدی هەمووتان دەنگم پێمەدەن بەس بەڵێن بێ من کە خزمەتت بکەم دەڵێ وەڵاهی مادام مووقفی تۆ ئاوایە ئێمەش دەنگت پێ دەدەین گەلێک کەسی دەبینم نەخۆشە دەڵم شەرم نەکەم لەوەی داوای دەنگ بکەم لێت بوو قسەیەک بۆت بکەم بڵێم بەڵام من پەیامەکەی من ئەمەیە ئەم پازە لەسەر موچەی بۆ تۆیە تۆ بێ برات بێ هەر کەسێک پێویستی پێ بێت ئەمن لە خزمەتدام بێ جیاوازی ئەوە لەفتە هۆکارێکی زۆر گرنگ کامڕۆ لە تۆڕی کۆمەڵایەتی بەڵابووتەوە خەڵکانی زۆر بازەکەن تاکو لە سلێمانیەوە گوتیان ئەو پەیامەت ئەو بەڵێنە زۆر جوان بووە و لە ڕێگەی کەنالەکە پیرۆزەکەتانەوە هەر کەسێکیش پێویستی پێبێتن بەڵێن بێ ئەو موچەیە تەرخان بکەم بێ جیاوازی بەڵێ دکتۆرم بۆ لە سەخرانیە چینە بۆرەکەی کوت و مامۆستای زانکۆێژی تا چە ڕادە توی سیستەمی خواندنا بلند ڕازی تایبەت سکتەرێ ساخلەمیەدا بەڵێ لە پارێزگای دۆک من بە بوچوونی خۆم حەزەکەم هەندێک بوار هەبێتن کە ئێستا لە نەخۆشخانەکان پێویستی پێیتی پێتویە چ بێتە بۆ نمونە ماوەیەک بوو بەشی دەرمانسازی داخرا دواتر کرایەوە لە بەرەوەی نەخۆشخانەکان پێویستیان بە دبلۆمی دەرمانسازیەیە ئەن هەندێک بەش هەیە مامانی داخرا ئێستا خەڵک پێویستی بۆ بەشە هەیە من حەزەکەم لە قەزاکانیشەوە بەشە پزیشکەکان هەبێتن نەک بەس لە دهۆک بێتن لە قەزاکانیش هەبێت چونکە نەخۆشخانە و کەردی تەندروستیایە بۆ ئەوەی ئیشی تەندروستی زۆرتر خزمەت بێتەکردن ئەمڕۆ لێرەدا دەبینین نەخۆشیە کاتی نەخۆش دەکەوێت ئەگە پێویستی بە کارمەندێکی تەندروستیە پێویستی لەو کاتێ پێویستی بە تێستێکی خوینە سیرەکەگەر کەسێ نەبێ لەوێ دەبێتە هۆکاری نەمانی ئەو نەخۆشە پێویستە لە نەخۆشخانەکان کاری جددی بکرێت چونکە کارێکی مرۆڤایەتیە پێویستە لە ڕێگەی خوێندنی باڵاوە بە شەپزیکان گرنگی پێ بدرێت لە بەرەوەی کارێکی ئینسانی مرۆڤایەتی دەکرێتن نەوەکەوەیە تۆ ئەمڕۆ گەر
ئیشەکە نەکەی بەیانی بکەی نەخێر لەوانەیە ئەو نەخۆشە ئەمڕۆ چارەسەری بکەی باشترە لە بەیانیەکە حەزم لێتی ئەگەر هاتو چین بۆ پەرلەمانی عێراق کا لەسەر ئەوە بکەین دەشێن چکەن بەڵێ بۆرێت خواندنێت بەڵێ ئێمە پێم خۆشە ئەگەر هیچ نەتوانین چەند خۆلێکی بکەینەوە لە ڕێگەی پەرلەمانەوە لە ڕێگەی حکوومەتی عێراقەوە لەگەڵ کوردستانەوە چەند خۆلێک لە دەرەوە بکرێت بۆ بەهێزکردنی کەرتی تەندروستی کە ناڵێم کەرتی تەندروستی پاشکەوتووە بەڵام پێویستە من بۆ نمونەیەک پێڵێم لە وڵاتی ئینسان دەمخوێن چەندین دکتۆرم دەدید لە دەرە وڵاتیش دایان خوێندەوە کە وڵاتی هندستان وڵاتێکی پزیشکی و تەکنۆلۆژی زۆر پێشکەفتیە بەڵام چیە گرنگی بە کەرتی تەندروستی دەدرێتن پێویستە ئەم کەرتە گرنگی زۆرتر پێ بدرێ بۆ ئەوەی زۆرتر شارەزابن کاری جوانتر بێتەکردن بەڵێ دکتۆر مەگوت کارێ پەرلەمانتاران دانانە یاسایە و تشێکی دیارە و دیفچوونە جیبەجێکردنە وان یاسایە بەلێ هەمان دەمدا پەرلەمانتار دەمێت چیت حەسانەیەکە هەیە و مەکانێکی تایبەتی هەی ڕێگا پەیوەندیت خو ئەم عێراقی دەوام هەمی دەزانی کە عێراق یا چایە ڕێگا پەیوەندیت خو ڕێگا شەهرەزایە خودشێت گەلە خزمەتەکەتن دوان نەوەجار دکتور محەممەد چه برنامه هەیە بوو تایبەت بوو پارێزگا دوی کە گشتی بەس منتەقا کەلک چی گوتو چکێ ماسیولێت بینی ڕێگا شانت خو پەیوەندیت خو دیری کاری پەرلەمانتاریە شێ وێرێ بوو بکە ئەکە هاتو بیاندا پەرلەمان بەڵێ ئەگەر بووم بە نوێنەری خەڵک متمانەی پێم بەخشی من لێرەدا هەوڵێکی جدی دەدەم لە ڕێگەی پارێزگای دۆکەوە کاری خزمەتگوزاری زیاتر بکرێت بۆ دەڤەرەکەم بۆ نمونە چاکردنی جادەی کەلەکچی کە جادەیە کە حتا ئێستا چا نەکراوە و لەسەری کار نەکراوە هەر دەڵێن ئێستا و ئەم ساڵ و نازانم چی کار لەسەرەوە بکرێتن بوو چی خەڵکێکی ئاوا 5,000 خەڵک تێدایە شارعێکی هەیە یەکساییدە و خزمەتگوزاری نەکراوە هەوڵ دەدەم لە ڕێگەی تەندروستیەوە کار لەسەرەوە بکەین نەخۆشخانە لە دەڤەرەکەمان بکرێتن من پێ دەڵێم ئەگەر ئەم کارانە بکرێتن هەموو مرۆڤێک لێ سوود دەبێنێتن نەوەکەوەیە کە توو شتێک بکەیت تایبەت بێ بۆ کەسێک شارع ئەو شارع بۆ نەخۆشەکانە بۆ کەسەکانە بۆ هەموو کەسێکە ئیشکە هەموو تاقچینێکە هەروەها ئەو نەخۆشخانەیەش کە دروست بکرێت لەو دەڤەرە هەموو کەسێ سوودی لێ دەبێنێتن ئەم من دەتوانم کار لەسەرەوە بکەم فشاری زیاتر بکەمە سەر پارێزگای دۆک لەبەرەوەی کە ئەو شوێنە پێویستی بە خزمەتگوزاری زیاتر هەیە ینی ئەوە منتەقا گەلەکچی ئەم ئەو منتەقە هەمی ینی دەبینی گەلێکە پشتگە هاوێتیە پێشتر پەرلەمانتار خەلکی کەلەکی داکەتینە نەخێر ئەنی ئەوە هەبوو هەندێنۆرەێکی و بەر هەندێ خەلکی کەلەکچی ئەوریکە بەڕابترێ یا بێ بەهرەش گەلە خزمەتە خوددان نەبووینە بەڵێ من دەڵێم ئەگەر بێت و بچم بۆ پەرلەمان بەڵێم بێ کارێکی ئاوا بکەم کاری نمونەی بکەم بۆ دەڤەرەکەم بێ جیاوازی بۆ دەڤەری باردەڕەش بۆ ڕویا بۆ ئاکرێ بۆ چڕە قەسرۆک ئەو شوێنانەی کە من دەزانم پێویستیان بە خزمەتگوزاری هەیە بۆ نمونە ئێستا دەزانین لە هەندێک شار لە هەندێک دەڤەر خزمەتگوزاری زیاتر کریایە بۆچی کراوە بە بۆچوونی من کەسانی بەرپرسی ئەو شوێنیان هەیە خەڵک قسەکە پەیامەکان دەگەشتە دەستیان بۆی بگەێنە دەست هەڵات ئەگەر ئێمە بچنە ئەوێ و خەڵک پێمان بڵێتن دکتۆر ئەتۆمان کردە بە نوێنەری خۆمان فەرمو ئەوە کە لە چیەکەیە و دو 4 ساڵتە دەبینین کە تۆ چی دەکەی بۆیان ئەو کات مەجبورم من ئیش لەسەرەوە بکەم فشار بخەمە سەرەوە کارەکان زیاتر بکرێتن بۆ ئەوەی خەڵکەکە بڵێت بەڵێ دکتۆر محەممەد تاکە نوێنەری ئێمە بوو چۆ بۆ پەرلەمانی عێراق ئەوە خزمەتگوزاریەکانی ئەم 4 ساڵە دکتۆر تو وێەوە لیستایکە دیشمانی کوردستانەکە تو سەحکێ هەر دەڤەرێکی کاندیدێ خویە هەی ئەوە بوو چت زەڤریتەوە بوو چێکە دیشمانی کوردستان هەمی تەخوچین و هەمی دەڤەرە داوکیانێ کە سەحکە بڕوانامە ناوە لیستایکە دیشمانی کوردستاندا بڕوانامێن جیاواز هەنەت هەمی بوارەدا هەمی سێکتەرەدا کاندید هەنە بوو چێکەتی ئەوە کردیە بێگومان ئەوە دەگەرتەوە بۆ ئەوەی کە یەکێتی متمانەی زۆری بە خەڵکی ئەو دەڤەرانە هەیە هەموو بەشێکی دەڤەرەکان نوێنەری کێلبژاردووە هیچ دەڤەرێکی پشتگوێ نەخستووە ئەگەر هاتووە ئەو دەڤەرەی پشتگوێ خستوایە ئەمڕۆ ئێمەش پەیاممان لەگەڵ خەڵک جیاواز دەبوو بەڵام خەڵک پێمان دەڵێتن ئێوە نوێنەری ئێمەن حیزبەکەی ئێوە ئامانەتەکەی بە تۆ بەخشیوە کە تۆ ببی بە نوێنەری خەڵک لێرە ئێمەش کات بۆ دەکەین بەڵام ئەگە دەڤەرێکی وەکو کەلەکچی نوێنەری یەکێتی نەبوایە دڵنیام خەڵکێکیش هەبوایە گلەی زۆرە لە یەکەتی بەڵام یەکێتی ئەوەن کاندیدانەی دابش کرد لەسەر هەمی قەزا و نەحیەکان و پارێزگا ئەوە جەگەرێتەوە بۆ ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەبێ جیاوازی دەفەر کار دەکات بۆ سەرخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمریکای هەمی لایەن پتر
تیرین خوی تاوینا ایکتی شمانی کردستان بچی بله همیال ایکتیه و سر ایکتیه شول کن بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستان لە ساڵانی دامەزراندین تاکو ئێستا ڕووباری خوێنی بەخشیوە ئەو شەیدانەی داوە لە پێناوی کوردستان بەڕاستی کەس ناتوانێت ئەمڕۆ بڵێ ئێمە خاونی شەهیدانی تەنها یەکێتی نەبێتن چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان کارێکی ئاوا کردووە خەڵک شاهدی دەداتەوە لەسەرەوەی کە ئەم کارانە شاهدی دەبێتن لە پاشە ڕۆژدا ئێمەش لێرەدا شانازی بە یەکەتی دەکەین کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر ئەوانەی لە یەکەتی جیابوونەتەوە ناتوان خۆیان بە خاونی شەیدەکان دابنێن هەر یەکێتیە خاونی شەیدەکانە و کامڕۆ دەبینین لە هەموو شوێنێک کوردستان بەرگری دەکەن بۆ ئەوەی نەتوانن یەک دژمنێک سەردان و دژایەتیەک بکەن بۆ کوردستان لە هەموو شوێنێکەوە لە زاخۆ لە شنگال لەو سنوورانەی کە دەبینین حتا کەرکک دەچێتن ئەوە دەگەرێتەوە بۆ بەهێزیەکێتی و وایە کەسێ بەهێز بێت هێرشی زیاتری لەسەر دەکرێتن پەیامەتە بوو خەلکی چاوێن ئەڤریکا ئێکەتی دڵگران بووین بەڵێ من پەیامم بۆ هەموو کەسێک ئەم چەند ڕۆژە زۆر گرنگە بۆ یەکێتی با خەڵک هەست نەکاوەیە کە یەکەتی خەڵکی پشتگوێ خستووە نەخێر یەکێتی هێزێکە بە هەر بەو هێزە دەمێنێتەوە با خەڵک ئەو ڕۆژانە بیر بێ کە مام جەلال خەباتی کرد لە شاخ لە شار تاکۆ چۆ بۆ سەرۆکی کۆمار بەبێ وەستان تاکۆ و کۆچی دواییشی کرد هەموو جارێک هەموو کەسێک مەرجەعی خەڵک سەرۆک کۆمار بووە من پێیان دەڵێم تکاتان لێ دەکەم دڵگران مەبن یەکێتی خاون ئێوەیە یەکێتی بە ئێوە جوانە ئەگەر ئێوە نەبن یەکێتی جوان نییە بەڵام ئێوە خاونی یەکێتین ئێمە خاونی یەکێتی نیمان ئەگەر قاعیدەی یەکێتی ئاوانە بێت کە ئەمڕۆ دەبینین لە هەموو دەڤەرێک بڕوا بکە جێگەی دڵخۆشی هەمومانە خەڵکێک هەیە زۆر دڵسۆزە بەڵام لە هەمان کاتە بچوو ببینە لەوانەیە بەس لەبەر خاتری ئەوەی کە یەکێتی بووە و یەکێتی جەمێنەوە بەردەوامەش هەتا ئێستا داوا دەکەم هەمووتان ئەم چەند ڕۆژە زۆر گرنگە بۆ یەکێتی کار بکەم بەبێ وەستان بۆ سەرخستنی لیستی شەهیدان ئەگەر دیمایکە تشتێک هەبیتن بێژی پرسیارتە نەکەویتن کەرە بکە من پێیان دەڵێم چەند ڕۆژێ ماوە بەندە کاندیدی ئێوەیە بەندە کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستانە کاندیدی هەژارانە و کەم ئەندامانە و هەموو چین و توێژەکان و گەنجانە داوا دەکەم لێتان متماتنتان پێ ببەخشن دەنگم پێ بدەن بڕیار بێ کارێکی ئاوا بکەم کە هەمووتان بڵێن سپاس بۆ خوددا دەنگەکەمان بە فیرۆ نەرچوو یەک لەو نمونانەی وتم 15% و ئیشی زیاتریش بۆ خەڵک دەکەم بەبێ جیاوازی هیوای سەرکەوتوتان بۆ دەخوازم بەێ ئەمژی هیویا سەرکەفتنێ بوو لیستا 16 کە نیشتیمانی کوردستان و کاندی دەوێت دکتۆر محەممەد گوران ژمارە 14 بەربژێرێ لیستای کە نیشتیمانی کوردستان پارێزگا دووکێ داخوازە سەرکەفتنێ بووی و بۆ هەمی کاندید لیستا 16 کە نیشتیمانی کوردستانت کەن و داخوازە سەرکەفتنێ بۆ پرۆسا هەلبژاتنێ گشتیت کەن و کو یەکەتی وێجارێ دەستەیەکە هێز ئینشاءڵڵا دەبەرە بەغدا چیت و کەسانێن وەکی دکتۆر محەممەد و هەواڵێنی هەمی ئەو کەسن جهێ باوەریەنە و جهێ هەندێک یەکەتیە ژێ پشتڕاستە هەر کەسێک شوم پشتە بەغدا دەبیتە پاڵ پشتێک و پشتەوانێک بوو دووزار گەلێک کرد بەێ بینەرن هێژە ئەم وێرا هاتنە دیمەهێکە خەلەکە خۆ وێ جارێژی حتا مهین و خەلەکێکە دی ببینێ ژێ چاودێریا خودێ